من حسنا هورامی ئەمڕۆ بە سی تابلۆ گرافیکی کە بە سێ بەرنامەی ئەنتەرنێتی فۆتۆشۆپ و ئینستەیتەر و پێنت دروستم کردوون و لەم پێشانگایەدا نمایشیانەکە. من زۆربەی تابلۆکانم هەندێکیان تعبیر لە ژیانەکەن، هەندێکیان تعبیر لە ژینگەکەن، هەندێکیان تعبیر لە سروشتەکەن. ئامانجی پێشانگاکەمەوە بوو کە بڵێم بە شێوەکاران کە ئیشی هونەری تەنها بەکارهێنانی بۆیە و فلچۆ ئەمانە نییە، ئەتوانێمە لە جۆرێکی تر هونەرمان هەیە ویش هونەری گرافیکیە کە ئەتوانین سوودی لێ وەرگرین و بتوانین بینەرەکانمانی پێ دڵخۆشکەین.